بناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باز لە وردەکاری گرێبەستەکانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمەکەین کە لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان لە ڕۆژی 95 واشۆی کردن. طبعاً ئەم کۆمپانیانە دوو کۆمپانیان بچووکن و هیچ کاریگەریەکی ئەوتۆیان نییە لەسەر ئیداری ئەمریکا بۆ نمونەوەکو کۆمپانیای ئیکسۆن مۆبیل و هەروەها گومان نەکرێت کە دەسەڵاتدارانی هەرێم خۆیان لە پشت دروستکردنی ئەم کۆمپانیانەوە بن کە لە دوای ساڵی 2005 ئەم کۆمپانیانە دەستیان کردووە بەکار لە هەرێمی کوردستان و خاڵێکی دیکە حکوومەتی هەرێم ئێستا بە پێی یاسا تەنها حکوومەتێکی تەصریف ئەعمالەوەتە کاربەڕێکەرە کاری ڕۆژانەی هاوڵاتیان بەڕێکە بۆی نییە گرێبەست واشۆ بکات. بابینە سەر ناسینی کۆمپانیەکان. کۆمپانیای وێسترن زاگرۆس لە کەنەدا دامەزراوە تەنیا لە هەرێم کارەکات لە هیچ شوێنێکی جیهان کار ناکات. تۆفیق شاهین بەڕێوەبەرێتی کاروان زێباری بەڕێوەبەری پەیوەندەکانی ئەم کۆمپانیایە. باش کۆمپانیەکەی دیکە کە حکوومەتی هەرێم گرێبەستی لەگەڵ واژۆ کردو کۆمپانیای HKN ئەمیش لە ئەمریکا تۆمار کراوە تەنیا لە هەرێمی کوردستان کارەکات لە هیچ شوێنێکی دیکەی وڵاتانی جیهان کار ناکات. ئۆفیسی سەرەکیشی لە هەولێرە لە کێڵگەی سەرسەنگ و ئەتروش لە ژێر قەڵەمڕەوی پارتی دیموکراتی کوردستان لەو دوو کێڵگەیە کارەکات. ڕەسڵ فریمەن بەڕێوەبەری جێبەجێکارێتی هەروەها سرود مختار سەرپەرشتی ئەم کۆمپانیایە دەکات. باش باز لە قەبارەی گرێبەستەکان کرا کە زۆر بە گەورەوە ناکرا. تاوان قەبارەی گرێبەستەکان 110 میلیارد دۆلارە بەڵام لە چ کاتێکە وەکەی بەهای خەمڵەنراوی نەوت و غازە لە کێڵیەکانە لەو دقەی لی دەرهێنرێت تا کۆتایی دێت نەک یەکسەر ئەم 110 میلیارد دۆلارە بێتە نێو بازاڕی هەرێمی کوردستانە و ئەم دۆلارە و بازەکرا کە کوردستان دۆلاری بەسەرا ئەبارێت بەو شێوازە نییە. ئێستا لە کێڵگەکانە بە وردی باسیەکەین. باش یینە سەر کێڵگەکان. کێڵگەی غازی میران دەکەوێتە بازیان لە پارێزگای سلێمانی یەدەگی خەمڵێنراو 8 تریلیۆن پێ غازی تایە و کۆمپانیای HKN و گروپی ئۆنێکس ئەم عەقدەیان واژۆ کردو. یعنی ئەگەر ئەو 8 تریلیۆن پێ هەر هەمووی دەربهێنرێت و بفرۆشێت لەگەڵ کێڵگەکانی ترە ئەنجا 110 میلیارد دۆلارەکە ئەکات کە باسکرا. کێڵگەی تۆپخانە ئەکەوێتە ڕۆژهەڵاتی ناحیە قادرکەرم لە ناوچەی جەبارە یەدەگی خەمڵێنراو 5 تریلیۆن پێ غازی تێدایە 9 میلیۆن بەرمیل نەوتیشی تێدایە. بێگومان کۆمپانیای وێسترن زاگرۆس گرێبەستەکەی واژۆ کردووە. کێڵگەیەکی دیکەمانەیە کێڵگەی کوردەمیر ئەکەوێتە خواروی ناحی سەنگا و باکووری قەزای کەلار یەدەگی خەمڵێنراو 3.6 تریلیۆن پێ غازی تێدایە. کۆمپانیای HKN ئەم گرێبەستەی واژۆ کردووە. تاوان خاڵێکی دیکە کە گرنگە بێڵم ئەویش ئەوەیە ئەم کێڵگانە کەونە سنووری قەڵەمڕەوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و ئێستا باز لەوە دەکرێت کە یەکێتی غازەکەی کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە باسی ئەکردەی نایڵین غازیش وەکو نەوتەکەی لێبێت. ئێستا غازەکەشی تەسلیم بە پارتی دیموکراتی کوردستان کردو و گرێبەستەکان لەلایەن سەرۆکی حکوومەت و وەزیری سامانە سروشتیەکان واژۆ کراون. ئەمەی پێشکەشمان کردن وردەکاری گرێبەستەکانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بوو لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان.